الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا وقائدنا وحبيبنا محمد المختار، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان وخوشويستان، سلامي خواهي قورتان لسربيه لكوتاي مانجي مولودي برخير وبركتي حضرت الرسول أكرم إن صلاة وسلامي لسربيه. خواهي تبارك وتعالى ئەو پێغەمبەرە نازدارەی وا ناوزەند کردووە و ناوبردووە کە ئەفەرمێت پێی وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەی پێغەمبەری نازدار، سەڵات و سەلامت لەسەر بێ، تۆ لەسەر بەرزترینی ڕەوشتەکانی ئاکار و خوڕەوشتە جوانەکانی. بەڕاستی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ بەرنامە و مەدرسە و ئەخلاق و ڕەوشتێکی بۆ هێناوین کە هەر کەس لەو نەهجە لەو ڕێبازە لا نەدا دڵنیابە لە دنیا و لە قیامەتا بەختەوەر و سەروەرە. چونکە بەڕاستی قیمەتی ئینسانی و مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی لە ئەخلاقی پێغەمبەری خواوە دەرئەکەوێ و لە ئومەتە نازارەکەی ئەوە کە فێری ئەخلاق و خوڕەوشت بوونەوە پێغەمبەرە نازدارەوە سەڵات و سەلامی لەسەر بێ. یەکێک لەو ئەخلاق بەرزیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە مەدرسە و قوتابخانەی خۆیان دایناوە و ئومەتەکەی فێر کردووە و هاوڵان و یارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە وابوون بۆیە خوا پێیان ئەفەرمێت ئولائیکە هم المفلیحون، ئەویش بەدەم یەکەوە بوون، ئیسار و خۆنەویستیان هەبووە لە بەرامبەر یەکتریە، بە تایبەت کەسانێکەوە لێقەوماو بوون، کەسانێکەوە داماو بوون، کەسانێکەوە پێویستیان بە مسلمانان بووە، پێویستیان بە ئیمانداران بووە، یا پێویستیان بە غەیری خۆیان بووە کە چاکەیان بەرامبەر بکرێن، هاوکاری بکرێن، یارمەتی بدرێن، دەستی یارمەتی و خۆشەویستیان بۆ درێژکرێت. ئەمە لە ناو ئەسحابی پێغەمبەرە بووە و ئومەتی نازاری پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ پێغەمبەر وا پەروەردەی ئەکا ئەفەرمێت ئاگادار بن، هەمیشە و دائیم ئێوە هاوکاری یەکتری بن، دۆستی یەکتری بن، برای یەکتری بن، یەکتری ڕسوا مەکەن، لە پشتی یەکتری بن، هاوکاری بن بۆ یەکتری، بە تایبەت لێ قەوماوانی ناوخۆتان. صنايع المعروف تقي مصارع السوء والآفات والهلكات، وأهل المعروف في الدنيا هم أهل المعروف في الآخرة، أو كما قال وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم چاکەکردن و پیاوەتیکردن ئینسانە پارێزێ خۆی و ماڵ و مناڵ و وڵاتیشی لە خراپە و لە ئافات و ئاهات و لە هەموو خراپەیەک، لە هەموو نەخۆشیەک. بۆیە ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەهلی چاکە و چاکەکاران لە دنیادا لە قیامەتیشا هەر ئەو ئەهلەن کە خوای تەبارەک وتەعالا تاجی زێڕین لەسەریانە نییە، حورمەت و ڕێزی تایبەتیان لێ ئەگرێت. ئەوە تا پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێت بۆ تەشجیع ئومەتەکەی کە لە ئەخلاقی خۆیەتی و ئەخلاقی هاوڵانێتی ئەفەرمێت ئەوەیشی کە دوای ئێمە دێت، ئەوەیشی کەوا ئێمەی خۆش ئەوێت با ئەو ڕێباز و ئەو نەهجەی هەبێت بۆ ئەوەی کەوا لە دنیا و لە قیامەتە ئەهلی مەعروف بێ. خوای تەبارەک وتەعالا ڕەحەمات و بەرەکاتی خۆی بڕژێنە بەسەریا. پێغەمبەرە فەرمێ سەڵات و سەلامی لەسەر بێ أحب الناس إلى الله أنفعهم للناس، وأحب الأعمال إلى الله عز وجل سرور تدخله على مسلم تكشف عنه كربة أو تقضي عنه دينا أو تطرد عنه جوعا، ولأن أمشي مع أخي في حاجة أحب إلي
من أن أعتكف في هذا المسجد، يعني مسجد المدينة، شهرا ومن كظم غيظه ولو شاء أن يمضيه أمضاه، ملأ الله قلبه يوم القيامة رضا، ومن مشى مع أخيه في حاجة حتى يقضيها له ثبت الله قدميه يوم تزول الأقدام. ويقول عليه الصلاة والسلام: ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة. أو كما قال پیغمبری خوا فرمی صلی الله عليه وسلم: باشترین و خۆشەویستترین خەڵکی بەلای پەروەردگارەوە ئەوانن کەوا باشترین و چاکترین یان زۆرترین قازانج و سوودیان هەیە بۆ خەڵق، بۆ مسلمانان و غەیری مسلمانانیش. پێغەمبەر بە ناس ناوی بردووە، نەیفەرمووە بەس ئەحەبُ للمسلمین، فەرموویەتی باشترین خەڵکی بەلای پەروەردگارەوە ئەوانن کەوا قازانج و سوودیان زۆرترە بۆ هەموو خەڵکی، کافرە یان مسلمانە. ئەمە شیعار و سروتی ئیسلامە کە مسلمان ئەبێت چاکە بکە، ئەهلی چاکە بێ، بۆ ئەوەی لە دنیا و لە قیامەتە ئەهلی معروف بێ، ئەهلی چاکە بێ. اینجا فەرمێت پێغەمبەری نازدار: خۆشەویستترین کردەوە بەلای پەروەردگارەوە تەسەورەکەی چی بێ؟ نوێژە، زەکاتە، حەجە، عومرەیە، هاوکاریکردنە. ئەوەیە کەوا ئینسان دڵی مسلمانێ خۆشکە. سرور تدخل على مسلم، دڵی مسلمانێ خۆشکە، لە خەم و خەوەت ڕزگاری کە، لە فەقیری و ژاری ڕزگاری کە، دەستی یارمەتی بۆ درێژکە. ئەم سرور و دڵخۆشیە کە ئەیخێتە زەردەخەنە لە خەم و خەفەت ڕزگاریەکەی، ئەوە خۆشەویستترین کردەوەی بەلای پەروەردگارەوە. و هەروەها پێغەمبەر درێژەوە فەرمایشەکەی ئەدا، ئەفەرمێت دڵی خۆشکە و هەروەها ناڕەحەتیەکی لەسەر لابە، قەرزێکی بۆ بەرەوە، قەرزارە، بەهۆی قەرزاریەوە ناڕەحەتە، خەفەتبارە، قەرزەکەی بۆ بەرەوە. یان برسیە و توانایی نییە بژێوی خۆی و ماڵ و مناڵی دابین کە، دەستی یارمەتی بۆ درێژکە، لە فەقیری و هەژاری ڕزگاری کە. پێغەمبەر ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ: ئومەتە نازارەکەی من ئەوەندە پێم خۆشە هاوکاری خەڵکی بکەم، دەستی یارمەتی بۆ خەڵکی درێژکەم. پێغەمبەر ئەفەرمێت صلی الله علیه وسلم: پێم خۆشە لەگەڵ برایەکی مسلمانمە بڕۆم بۆ کاروبارێک، بۆ پێویستاتێکی کە جێبەجێی بکەم لەگەڵیا، پێم خۆشترە لە یەک مانگ ئیعتیکاف و مانەوە بەنێتی عیبادەت لە مزگەوتەکەی خۆمە. یەک مانگ عیبادەت لە مزگەوتی ڕەسوول الله، یەک نوێژ لە مزگەوتی ڕەسوول الله بە هەزار نوێژە، سبحان اللهە بە هەزار سبحان اللهە، سڵاواتێ بە هەزار سڵاواتە، درهەمێ بە هەزار درهەمە. مانگی ئیعتیکاف یعنی مانەوە لە مزگەوتە بەنێتی عیبادەت کە قسە نەکەی، مناجات بکەی، یادی پەروەردگارکەی، قورئان بخوێنی بە شەو و بە ڕۆژ. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم سەڵات و سەلامی لەسەر بێ: یەک بڕۆم لەگەڵ برایەکی مسلمانمە کارێکی بۆ جێبەجێکەم کە پێویستی بە منە، پێم خۆشترە، پێم باشترە، پێم گەورەترە لە یەک مانگ عیبادەت لە مزگەوتەکەی خۆمە. چەند گەورەیە؟ کەسێک داوای یارمەتی لێکە، بڕۆ هاوکاری بکە، بڕۆ هاوکاری بکە بۆ قیامەتی خۆت، بۆ بەرزەخت. جوابی مەکە. ئەگەر توانات هەیە یارمەتی بدە، یارمەتی بدە. توانایشت نییە بەڕوێکی گەشەوە، نەک بە عەبوسی و نەکبەتی و بەدبەختی ئیهانەشی کەی. توانات نییە بیکەی بەخۆشی جوابی کە، توانات هەیە بیکە بۆی. ئەم خێری دنیا و قیامەتە لە دەستی خۆت دەرمەکە، چونکە وەک ئەو خێرە گەورەی تایە بۆ قیامەت. من کەم الله في عون العبد ما دام العبد في عون أخيه. ئەمشە فەرمایشترە. هەر کەسێک هاوکاری برایەکی مسلمانی خۆی بکا و کەسێک بکا، پێغەمبەر ئەفەرمێ سەڵات و سەلامی لەسەر بێ، ئەوە خوای لە هاوکاری و یارمەتی ئەوایە کێشەی برایەکی مسلمانە حەلەکەی، خوا 100 کێشەت بۆ حەلەکە،
سەد بەڵات لەسەر لابە. بۆیە ئەم خێر و خێراتە پێغەمبەر بۆ ئێمە هێناوە بۆ دنیا و بۆ قیامەتە. ئەوە تا اینجا فەرمێت پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ هەر کەسێ بغز و کینەی خۆی بخواتەوە، ڕقی خۆی بخواتەوە، لەگەڵ ئەوەیشا توانای هەبێت جێبەجێی بکە، بیبادە سەر حەق و تۆڵەی خۆی بسێنێتەوە، بەڵام ئەم نەیکا لەبەر خاتری خوا ومن عەفا وأصلح فأجره على الله. نایکا توانای هەیە کابرا لێیاوە ناڕەحەتی کردووە زەرەی لێداوە، توانای هەیە بە ئارەزووی خۆی تۆڵەی خۆی کاتەوە، بەڵام ئەڵێ خوایە لەبەر خاتری تۆ من عەفو یەکەم. ئەمە خوا پێغەمبەرە فەرمێ خوا قەلب و دڵ و ناخی لە ڕۆژی قیامەتا پڕ ئەکا لە ڕەزامەندی بخۆی. و هەروەها هەر کەسێ لەگەڵ برایەکی موسڵمانیان بڕوا پێویستاتی بۆ جێبەجێ بکە، سەبر و ئارامی لەگەڵا ببێ، خوای گەورە پێکانی سابت ئەکا و جێگر ئەکا لە ڕۆژی قیامەتە، لەو ڕۆژەی کەوا هەموو پێکان لەرزۆکە، بە تایبەت لەسەر پردی سیڕات ناڕەحەتەکانی قیامەت هەرچی پێ لەرزۆکە ئیلا پێی ئیماندار نەبێ، پێی باوەڕدار نەبێ، ئەوانەی کەوا ئەهلی مەعروفن، ئەهلی چاکەن، ئەوانە کەوا کاروباری مسلمانان سەهل و ئاسانەکەن بۆیان جێبەجێەکەن، پشتگوێیان ناکەن. ئەها پێغەمبەری خوا ئاوا هانی من و تۆدا. ئەمە لە ئەخلاقیاتی پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ. ئەم پێغەمبەرەی کە بەم هەموو ئەخلاقە بەرزە و ئەم مەدرسە جوانەی بۆ ئێمە داوە، پێویستە هەموو کاتێک لە یادمان بێ، لە ناخمانە بێ، مەحەبەت و خۆشەویستی، باس و خواسی، سەڵات و سەلام لەسەری، بۆ ئەوەی کەوا لە دنیا و لە قیامەتدا بەختەوەر بین ئازیزان و خۆشەویستان. اینجا فەرمێت هەر کەسێک بەڵایەک، ناڕەحەتیەک، ناخۆشیەک لەسەر برایەکی مسلمانی لاوە، خوای گەورە چەندین بەڵای لەسەر لابە لە دنیا و لە قیامەتە ئازیزان و خۆشەویستان، بە تایبەت لە قیامەتە. ئەمە ئەخلاقی پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ، ئەخلاقی ئەصحابی پێغەمبەرە، ئەخلاقی مەدرسەی ڕەسوول الله سەڵات و سەلامی لەسەر بێ. اینجا پێغەمبەر ئەفەرمێت الساعی علی الأرملة والمساكين يعني والمسكين كالمجاهد في سبيل الله أو القائم الليل صائم النهار. پێغەمبەر فەرمیە سەڵات و سەلامی لەسەر بێ ئەو کەسەی کەوا ئەگەڕێ بەسەر هەتی و بێوەژنەکانە، هاوکاریانەکە، کێشەکانیان بۆ چارەسەرەکە، دڵیان خۆشەکە، وەک تێکۆشەرێک وایە لە پێناوی پەروەردگارە، مجاهیدە، خوا حسابی مجاهیدی بووەکە، تێکۆشەر حسابی ئەو کەسەی بووەکە بە شەو شەو نوێژەکە و بە ڕۆژ بە ڕۆژووە چەنە خێریەکە. ئەم کەسە مجاهیدە گەورە کە هاوکارە بۆ خەڵک، بە تایبەت فەقیر و ئەژار و نەدارەکان و هەتی و بێوەژنەکان، ئاوا خوای گەورە حسابی بووەکە. پێغەمبەر فەرمیێ سەڵات و سەلامی لەسەر بێ وتغيث المهلوف وتهدو الضال. للرجاء لحق الرجاء پێغەمبەری خوا فەرمیێ سەڵات و سەلام لەسەر بێ یەکێک لە مافی الرجاء بەسەر مسلمانانەوە ئەوەیە کەوا تغيث الملهوف، ئەو کەسەی کەوا سەرگەردانە و بەدبەختە، پێویستی بە هاوکاریەت و هاوکاری ئەەکەی، حەق و ماف و واجبێکە لەسەرت ئەبێ بیکەی. ئەو کەسەی کەوا ڕێگەی ون کردووە دەستی ئەگری و هاوکاریەکەی ڕێگەی پێنیشانە دەی. ئەمە لە ئەخلاقیاتی پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ. حەق و مافی ڕێگایە بەسەرتەوە، کەسە پرسیاری ڕێگایەکەت لێکە جوان و بە نەرمونیانی و ڕێک و پێکی جوای بەرەوە فری مەدە، ڕامەبێرە پێوە، گاڵتەی پێ مەکە، چونکە ئێستا زۆر کەسەیە ئەم سیفەتە ناشرینەی هەیە، کەسێک پرسیاری شوێنێکی لێکە گاڵتەی پێکە، ئیهانەیەکە، یان پێ ڕابێرێ بۆی زەحمەتی کابرا بە. ئەمە ئەخلاقی ئینسانی مسلمان و ئیماندارنی. ئازانی خۆشەویستان، جا ئێمەیش کە ئومەتی و پێغەمبەر نازدارین، ئەو پێغەمبەر نازدارە خوا فەرمانی پێ کردووە، پێ فەرمێت ئینەمە المؤمنون ئیخوەة فأصلحوا بین ئەخەوەیکم. مسلمانان هەمویان برای یەکترین، وەکونوا عیباد الله ئیخوانا، هەمووتان برای یەکتری بن. مسلمان نابێ زوڵم لە مسلمان بکە، مسلمان نابێ مافی مسلمان بخوا، مسلمان نابێ پشتی مسلمان لەگڵ بە، مسلمان نابێ مسلمان زەلیلکە، مسلمان نابێ زیلەت و نەکبەتی و بەدبەختی مسلمانی پێخۆش بێ، مسلمان نابێ بەڕاستی لەگەڵ ئێش و ژانی مسلمانان نەبێ.
پێغەمبەرە فەرمێ مسلمانان یەک جەستەی تەنهان. ئەبێ بەڕاستی کاتێکەوە مسلمانێک خۆشی بێ، خۆشی تەواوی مسلمانان بێ، مسلمانێک ئازاری بوو ئەبێ تەواوی مسلمانان ئازاری بێ. ئازیزان و خۆشەویستان، ئێستا ئێمە مسلمانین، کورد بین، عەرەب بین، فارس بین، ئینگلیز بین، تورک بین، هەر زبان و هەر ڕەنگێک بین، هەمومان دەڵێن لا إله إلا الله ومحمد رسول الله. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. إنسان إيماني تواو نابێ تا ئەوەی بۆ خۆی پێی خۆشە، بۆ مسلمان بۆ براکانیشی پێی خۆش نەبێ. ئەمڕۆ ئێمە سوپاسی خواکەین لە ئەمن و ئەمانین، بەڵام چەندین کۆمەڵگای مسلمان هەیە ئێستا لە زیلەتایە، لە ناڕەحەتیایە، لەژێر تۆپبارانایە، لەژێر ستەم و زۆرداری زۆرداران و کافر و مشریکەکانە، لەژێر تۆپبارانی یەهود و گاورایە. بەڵام بەداخەوە هەندێک مسلمان، با بڵێین مسلمان، چونکە لە تەسکەرەی مسلمان و مسلیم ئەڵێ جا من حەقی غەزە و فەلەستینم چییە؟ حەقی قودسم چییە؟ لێیان گەڕێ باوایان لێبێ. ئەمە وەلا و بەڕای خۆی نازانێ. ئەم قسە ئەگەر بە عەقیدەوە بیکا پێی کافرە بێت، پێی کافرە بێت کەوا زەرەری مسلمانی پێخۆش بێ. قودس سێم مزگەوتە لە ئیسلامە، یەکەم مزگەوتی حەرام، دووەم مزگەوتی پێغەمبەر، سێم مزگەوتی قودسە کە یەکەم قیبلەی مسلمانانە. ئەمڕۆ داگیر کراوە لەلایەن نەیار و ناحەزانی ئیسلامەوە، لەلایەن گاور و جوولەکەوە. ئەمڕۆ خەڵکێک لەوێ شەهید ئەبێ، مسلمانە، ئیماندارە، خۆیان و ماڵ و مناڵ و خانەوادەیان لەژێر تۆپبارانان چاومان لێیە، لە تەلەڤیزیۆنەکانەوە، لە سایت و پەیجەکانەوە. یەهودی مەلعونی خەسیسی پیس چی ئەکا بە مسلمانان؟ تەعدای ناموسیان لێکەن، گەنجیان ئەکوژن، مناڵیان سەرەبڕن، وڵاتیان سوت ماک و وێرانەکەن. تۆی مسلمان ئەبێ بە ئازار و بە کێشەی خۆتی بزانی. ئەینا ئیماندار نیت، ئەینا مسلمان نیت. هەر مسلمان و ئیماندارێک ئەو وەزعەی پێخۆش بێ و پشتگیری یەهود بێ، دڵنیابە لەگەڵ یەهودایە، دڵنیابە ئەو کەسە یەهودیە، ئەو کەسە مسلمان نییە. ئەڵێن ئێمەی کورد لێمان قۆما، ئەوان قسەیان نەکرد. میلەتێکی داماوی ڕەشوڕوت ساڵەهای ساڵە خۆی لە میلەتی کورد ژێر دەستەترە. عەرەب بەو هەموو هێزەوە دیفاعی لێ ناکا. عەرەب خۆی پیاوی ئیسرائیلە، خۆی پیاوی ئەمریکایە، ئەو دیفاع لە قەومیەتەکەی خۆی ناکا چۆن دیفاع لە تۆکە. بەڵام ئینسان قسەی حەقیش بکا بەڕاستی، هەر لەوان هەیە هەڵوێستی بۆ بەرامبەر قسەی کوردی، بەرامبەر بە میلەتی کورد، بەرامبەر بە چەوسانەوەی میلەتی کورد. بەڵام میلەتێکە خۆی دەسەڵاتی نەبێ، من لم يكن لنفسه فكيف لغيره. کەسێکە بۆ خۆی توانای نەبێت چۆن توانای هەیە و کاری خەڵکی تر بکە؟ ئازیزان و خۆشەویستان، ئێمە ئێستا لەم دوورەوە خۆ توانای ئەومانە نییە تیارە تۆپیان بۆ بنێرین، حکومەت نین، دەسەڵاتمان نییە، بەڵام توانای دوعامان هەیە. دوعا لە تیارە و تۆپی ئەمریکا و یەهود گەورەترە ئینسان بە ئیخلاسەوە بیکات. وڵاتانی ئیسلامی ئەوە تورکیایە کاکە وڵاتی کوردەواری من تۆ سوکماکە، بەحساب مسلمانە ئیماندارە، بەحساب ئەوە تا چیەکە لە عفرین و چیەکە لە کوردستانی سووریا و چیەکە لە کوردستانی ئێمە. ئێمەیەکی میلەتی کوردی داماو بۆ پەلامانی ئیسرائیل نادەن، درۆ دەلەسەیە بە ناو دینەوە. ئەوە ئێرانە چیەکە بە کورد و بە میلەتی کورد؟ ئەوە وڵاتی سعودە، خەریکی فەساد و تەرویج بە فەسادە، هەرچی گۆرانی بێژ و ڕاقیسەی عالەم هێنێتە وڵات پارەی پێدا. بەڵام حتا ئێستا ئەدنا موقیفی نییە بەرامبەر بە غەزە و فەلەستین، ئەمە وڵاتی عەرەبی تۆیە. ئەوە سووریا و ئەوە ئێران و ئەوە باقی وڵاتانی ترە کە چۆنن. وڵاتی سعودی بە ملیارات دۆلار بە یاریزانی مفسید و بێدینەدا ئامادەنی 1 دینار باتە غەزە و کەرتی غەزە بە مسلمانان ئیمانداران. ئەوە ئیتر باقی وڵاتانی تر میسرە و ئەردەن و ئیماراتە، ئەمە هەر گوێ لە مشتی ئیسرائیلن. ئەگەر ئەمانە پیا بوونایە و مەرد بوونایە چۆن ئەبوایە مسلمان ئاواز دەلیل و داما بوایە؟
بەڵام ئەمانە هەمویان مەلعونن، هەمویان خزمەتکاری کوفرن. ئینسان ئەبێ ئەمە مەوقیفە و بیزانێ لە قیامەتە ئەمان نێن دامانە نێن بۆ هەڵوێستن نەبوو، بۆ مەوقیف و نەبوو، بۆ ناڕەزایی دەرنەبڕی. ئاگامان لە ئیمان و دینمان بێ ئازیزان و خۆشەویستان. ئێمەی میلەتی کورد میلەتێکین، هەمان کێشەی ئەو میلەتەمان هەیە. وڵاتمان داگیر کراوە، سوتماک کراوە، ئێستەی سوتماگەکرێت، کەس حەقی بەسەرمانەوە نییە. لەلایەن کێشەوە ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپیەکانەوە وڵاتی من و توایلیاتەوە ئێستەش بە ئەمری ئەوان سوتماگەکرێن. هێنا ئەمریکا بۆ ناتوانێت ڕێک لە تورکیا بگرێ، ڕێ لە ئێران بگرێ، ڕێ لە عێراق بگرێ، وامان لێ نەکەن، بمانکەن بە دەوڵەت. درۆزنترین قەوم لەسەر ئەرزا جوولەکەیە ئینگلیزە، ئەوان وایان کردو بە ئێمە، ئێمەش گۆرانیان بە باڵاڵین. عزیزان و خۆشەویستان، نەبێ ئاگامان لە ئیمان و دینمان بێت. وەکو چۆن پشتیان کردووە لە کەرتی غەزە و هەر هەمویان بەڕاستی لێ ئەدەن، مافی مرۆڤیان کووە. ئەو مناڵانەی فەلەستین و غەزە مرۆڤ نین، ئینسان نین. ئەی بۆ جوولەکەیەکە تۆ پێ لەسەر ئەرزا دنیانێنە یەک، ئەی بۆ ئەم هەموو موسڵمانە قەتڵ و ئامەکرێت، کەسێک نییە دیفاعین لێ بکە. ئەمە دەرکەوت کەوا مافی مرۆڤ دیفاع لە بەرژەوەندی یەهود و گاور و جوولەکەیەکە. داعیشیان دروست کرد، داعیشی مەلعونی خەسیسی سنعەتی گاور و جوولەکە، بۆ ناڕۆن فەڵەستین ڕزگارکەن، بۆ پەلاماری میلەتی کوردی موسڵمانیاندا، بۆ قەتڵ و عامی وڵاتی من و تۆیان کرد، بۆ ئەو هەموو پێشمەرگەیان لە ئێمە شەهید کرد. ئەمە وەفاکەیان بوو بەرامبەر بە ئێمە کە کاتی خۆی قودسمان ڕزگار کرد و سەوان فرۆشتیانە. داعیش ئەوانەی کەوا ئەمسالی داعش و گروپەتون ڕەوانە هەر هەمویان دروستکراوی ئەمریکا و وڵاتانن. بۆ ئیسلام نییە، بۆ بەرگەی لە ئیسلام نییە. ژیر بین و عاقڵ بین، تێبگەین. ئەوە تا لە سووریا بوو دراوسە ئیسرائیل بوو، فیشەکێکی نابە ئیسرائیلەوە، بەڵام پەلاماری هەولێر و سلێمانیەدا، پەلاماری کەرکووکێدا، پەلاماری خاکی کوردستانیەدا. بەڵام خوای گەورە ئەم میلەتەی خۆشەوێ، ئەم میلەتە تا لەگەڵ دینان ڕاستکەن، متەمەسک بن بە دین، خوا سەربەرزمانەکە. بەڵام متەمەسک نەبین بە دینەوە، پیاوی ئیسرائیل و گاور و جوولەکە بین، دڵنیا بەخوا سوگڕ و سامانەکە. جا ئاگامان لە ئیمان و دینمان بێ، وەک موسڵمان، وەک ئیماندار، پێمان ناخۆشە ئەو وەزعی کە بەسەر غەزە و فەلەستینە هاتووە، وڵاتیان داگیر کراوە و حەق و مافی خۆیانە دیفاع لە خاکی خۆیانەکەن، لە وڵاتی خۆیانەکەن. خۆ دەست قەزەیەکی دینیە، قەزەیەکی عەرەبی نییە، قەزەیەکی منەظەمەی حەماس نییە، خۆ دەست هی ئیسلامە، هی هەموو موسڵمانێکە، کورد بێ، عەرەب بێ، فارس بێ، تورک بێ، ئەنگلیز بێ، هی هەموو لایەکمانە. بەڵام ئەمڕۆ ئەوان زیاتر لەسەر خاکەیان شەڕەکەن. ئێمە ئەڵێن بەڕاستی قودسی موسڵمانانە و ئەو زوڵمەش لەوان ئەکرێت، زوڵم مستەمێکە. ئێمە خوای گەورەمان هەیە، ئەوانی پشتیوانن بە ئەمریکا و ئیسرائیلە. خوای گەورە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت فریای موسڵمانانی غەزەکەوە. یا ڕەبی خۆیان ڕەحمیان پێ بکەی، سەبر و سەباتیان پێ ببەخشی. یا ڕەبی خوایە لێت ئەپارڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت. تەنها دەسەڵاتی دوعامان هەیە کە هاو غەمیان بین و لەگەڵیان نابین. یا ڕەبی خوایە لێت ئەپارڕێنەوە فریایان کەوی، ڕزگاریان کەی. ئیسرائیلی مەلعون و یەهودی مەلعون، گاوری مەلعون، هەموو ئەوروپیەکان کلکیان کردەوە بە یەکا. پەروەردگارە خۆت ئاگای لێیە بۆ موسڵمانان بێدەسەڵاتن بە زاهر، دەسەڵاتی تۆمان هەیە پەروەردگارە. یا ڕەبی خوایە بە جنود و سەربازی خۆت بەو جنودانەی کەوا ناردوو بۆ بەدر و پێغەمبەر و سەحابە سەرخست، پەروەردگارە بینێرە سەر ئیسرائیل و لە ناویان بەرە، تەخت و پەختیان تێکدا بەسەرەکە، ئالیەها سافی لەها و ژێرە و ژووران کە. خوایە یەهود و گاور زەلیلکەی، خوایە یەهود و گاور زەلیلکەی، خوایە لە شەڕیان ناماندەی، خوایە موسڵمانان یەخەی، موسڵمانان یەکگرتووکەی. یا ڕەبی خوایە هەر سەرگەورەی وڵاتێک لەگەڵ ئیسرائیلایە، پشتیوانی ئیسرائیلەکە، دیفاع لە موسڵمانان ناکە، خوایە زەلیلی کەی، نابوتی کەی، سووک و ڕسوای کەی. خوایە لێت دەپاڕێنەوە ئەوەشی کەوا بەزەی بەم میلەتی کوردان نایەتەوە، خیانەت لەم میلەتی کوردەکە، وڵاتمان سوتماک و تۆک بارانەکە. خوایە لە ئیسرائیل و یەهود خراپتری پێ بکەی. یا ڕەبی خوایە حەق و تۆڵەمان لەوانە بسێنی. خوایە لێت دەپاڕێنەوە بە ئیمانمان ژنە، بە ئیمانۆمان بێنە، بە ئیمانۆ زیندومان کەرەوە، لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، عاقیبەتمان بەخێر بێڕە. یا ڕەبی خوایە وڵاتمان لە هەموو سوتماک و زاڵ مستەمکارێک پارێزراوکە.
لە هەموو نەخۆشی و ناخۆشی وە باەک پارێزراوکە. خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە، کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلام و ویجدانیان بەرێ. هەر کار بەدەستێک دڵسۆزی دینمانە، دڵسۆزی خاک وڵات و نیشتیمانمانە، دڵسۆزی ئەم میلەتەیە، هەوڵ بۆ سەربەخۆی ئەم میلەتەیەدا، هەوڵ بۆ نەجاتی ئەم میلەتدا خوایە سەربەرزیکەی. هەر دەسڵاتدارێک لەم میلەتە دش بە دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە، وڵاتمان سوتماگەکە، دەستی لەگەڵ دوژمنایە، خەڵک نان بڕ و قوت بڕاوەکە. خوایە ئەگەر شاوی داتی دایدەی، ئەگەر شاوی دادنیە خوایە عالیها سافیلا، خوایە ژێرە و ژووریکەی. یا ربی خوای لە کۆڵمانیکەیتەوە، یا ربی خوای لە دەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت، هیداەتی گەنجەکانمان بێ، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی، مناڵەکانمان ساڵحکەی، هەر کەسێ منداڵی ساڵحی بەرێ، خوایە شیفای نەخۆشەکانمان بە، شیفای نەخۆشی خەستەخانەکان، بەتایبەت ئەو نەخۆشانەی داوا دوعای خەیریان لێ کردوین، شیفای عەجز و پەلان بۆ بنێرە. یا ربی خوای ئەوانە گرفتیانێ، کێشانێ، مەشاکیلانێ، خوایە بۆیان حەلکە، بۆیان عەلفەرموو. یا ربی خوایە ئەوەی بەدەست زاڵمەوە گیری خواردە، خوایە لە زاڵم ڕزگاریکە. یا ربی خوایە لە دەستی زاڵم و ستەمکار ڕزگاریکە. خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.